دازیارە پچکۆلەکە لە تەختەودا کۆشک و تەلار دروست دەکەم دەبڕوانە ئەم دارانە چۆن ڕێک دەخەم. سڵاوتان لێبێ ئازیزەکانی هاوڕێم بەیوام کە زۆر زۆر باش بن. ئەزانن بۆچی ئەم شعرم ئێستا بۆ خوێندنەوە؟ ئەزانن بۆ؟ چونکە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک مناڵی هاوڕێم هاتووین بۆ ئەوەی کە بیانکەم بە ئەندازیارێکی پچکۆلانە. ئەنجا پێم خۆشە باسی لە گشتی ئەمڕۆمانە باسی ئەوەتان بۆ بکەم کە چۆن مناڵەکانمان وا لێ بکەین بیانکەین بە ئەندازیارێک بچووک لە تەمەنی خۆیاندا بۆی کە گەورە بن زۆر بەباشی لە کاری ئەندازیاری تێبگەن و زیرەکتریش بن. هەروەکو پێشتر کە باسم کرد کۆمەڵێک خولی جۆراوجۆر هەیە بۆ مناڵەکانمان لە ئێستاە لە پشووی هاوینە، خولی میوزیک، خولی وێنەکێشان، خولی وەرزشکردن، بەڵام خولێکی زۆر جیاوازیش هەیە ئەمڕۆ کە باسێکین لە گەشتەکەمانە. هەروەکو ئەزانن بەرنامەی گەشت و زانیاری بابەتی جیاواز باسەکەین. بۆیە لە بەرنامەی ئەمڕۆمانە باسی خولێکەکەین کە مناڵەکان ئەەکەین بە ئەندازیاری بچووک. جا لەگەڵمان نابن بزانن چۆن وایان لێەکەین. با دەست پێ بکەین. با سەرەتا بڕێنە لای مامۆستاهانە و باسی وانەی ئەمڕۆمان بۆ بکە. چۆنی مامۆستا؟ چۆنی تاوارگیان بەخێربێ؟ زۆر سپاس دەکەم. ئێمە هەر ڕۆژە وانەیەکمان هەیە. وانەی ئەمڕۆمان وانەی کارۆسێڵە ئەم مۆدێلەیە کە مناڵەکان دروستی ئەکا هەنگاوی فێرکاریەکان پیشان ئەیرێ لە هەنگاوی یەکەوە هەتا ئەگاتە هەنگاوی کۆتایی کە ئەم شێوەیە بۆ دەرەجە. ئەم مۆدێلی ئەم ڕۆمان مناڵەکان کە ئەچنە شوێنی یاریکردنەوەیە لەم بابەتەشی لێ ئەوەی کەوەکو چەرخفەلەق وایە ئەسوڕێنەوە ئەو یاریە هەیە لەم ڕۆ فێریانەکەین کە چۆن ئەو یاریە چۆن وا ئەکرێت سەریعتر بێت، چۆن خاوتر بکرێتەوە، چۆن بەقۆتر دروست بکرێت کە تێک نەچێ، چۆن سێفتی مناڵەکان زیاتر بێت کە سەریاریەکە ئەکەون لەم وانەی ئەم ڕۆمانە هەموو ئەمانە فێرەبین. زۆر باشە دەست خۆش بێ مامۆستا. خۆشحاڵم کە ئەتان بینم بەو شێوازە جوانە گرنگیێن بەوەی کە چۆن ڕووی ئەندازیاریەوە مناڵەکان فێرکەن کە ئەچن بۆ شاری یاری ئەم یاریە چۆن دروست کراوە ئەگەر خۆیان دروستی بکەن لە ماڵۆ ئەبێت چی بکەن چۆن تەوازن یاخود هاوسەنگی ڕابگرن لەم یاریەیە. زۆر خۆشەکە مناڵەکان هەشتێک ئەبینن بزانن ئەم شتە ئەندازیارێک دروستی کردووە یانی ئەو شتە گەورەیە ئاسانە دروستکردنی بەس ئەوەیە تۆزە خۆتی بۆ هیلاکەی فێربیت و ینی ئاسانە دروستکردی ئەو شتە گەورانە. زۆر ڕاستە. ئەنجا ئەمە وان لێکە کە مناڵان ئەڕۆن بۆ شاری یاری بیرکەنەوە ئەمە چۆن دروست کراوە ئەو هەنگاوانی کە ئەمە چۆن سەریعتر بێت چۆن خاویکەینەوە هەموو ئەوانە فێرە بن. ڕاستە. خۆشحاڵم کاتە و خوێندکارانیش لە هەر هەنگاوێکە پرسیاریان هەبوو ئەچم بۆ لایەن یارمەتیانێ. زۆر باشە کاتە تۆ سەرەتا مۆدێلەکەیان پیشانەی ئەو یاریان پیشانەی کە دروستیەکەن هەنگاوەکانیان پێ ئەڵێ دواتر ئەوانیش دروستیەکەن و ئەنجا وانەکەتە دوای لاخریشە پاتریمان ینی ئەم مۆدێلە کە دروستیەکەن پاتری لەگەڵایە کە سەرچاوی وزەکەیەتی ئەبێ بکەوێتە ئیش کە کەوتە ئیش ئەخولێتەوانە ئەنجا لەوە فێرەبین چۆن خولانەوەکەی زیاترکەین کەمتریکەین لەوە بۆمان دەرەکەی چۆن دەست خۆش بێکاتە لەگەڵشیا وای لێکن کە یارەکە ئیش بکات ئەتوانم بووکەڵەکانیان بخەنە سەری وەکو شاری یاریان خۆیان یاری خۆیان دروست دەکەن و یاریشی پێەکەن و فێریشە بن لێوەی بەدڵنیایەوە. زۆر حەزەکەم بڕۆم قسە لەگەڵ مناڵەکان کەم با خۆیان بناسێن و یەمەوە بۆ لاو مامۆستا. زۆر باشە. با بڕۆین زای ناویان چییە؟ پێویستە ئێستا مناڵەکان خۆیان بناسێنن بۆی کە بزانین ناویان چییە لە پۆلی چەنن ئەمڕۆ دڵیان خۆشە چۆنن؟ باشن؟ ناو چیە تۆ؟ من ناوم ساڤە. ساڤە. ساڤە لە پۆلی چەنی؟
دەرەچم بە 6. 6 زۆر باشە سەرکەوتوو بیسابە ئەزانی ئەمڕۆبی بە ئەندازیارێکی بچکۆلانە باڵێ پێت خۆشە زۆر تۆ پێشتر بە میکانۆ چونکە ئەمە پێوترێ لێگۆ باشە وای. جۆرێکە لە لێگۆ بەڵام پێشتر بە میکانۆ یاری کردووە باڵێ زۆر کاتە چی دروست کردووە کە بە میکانۆ یاری خان و یعنی زۆر لەمە یعنی وەک بەقەدەمە ورد نییە یەک تۆز گەورەتر خانوم پێ دروست کردووە وەک بڵێ بنیایەکی بەرز ئان پێ دروست جاری وایە لە کاتی یاریکردنیان دروستکردنی خانۆکەوا و لێ هاتۆ کە لایەکی بەرزترە لایەکی نزمترە ناشزانی بۆچی بەس سێری شەکەی بەقەدەر یەکن کام زۆر نا زۆر واو لێ نەهاتووە یان لە پڕێکە بەرزەکەی تۆ ئەکەوێت ئەوما لێ هاتون زۆر منیش زۆر وام لێ هەر دروست یەکەم کەچی کە زۆر بەرزە بێتەوە ڕێگەکەوێت بەڵام ئەمڕۆ پێمانەڵێن کە چۆن وایان لێ بکەین کە ئەو ڕووداوە دووبارە نەبێتەوە یاخود نەکەوێتەوە چونکە ئەگەر لە ڕووی هەندەسیەوە تا لە ڕووی ئەندازیاریەوە سێری بکەیت بابەتەکان وان ئەبێ پێویستە هاوسەنگی بکەیت جا پێویستە ئێوەش ئەو هاوسەنگیە بزانن بۆ ئەوەی کە فێر بن یاریەکانتان چۆن بە باشی و سەرکەوتوی دروست بکەن باشە؟ زۆر چاکە بابزانین تۆ ناوچیە من نام لێ لیا بەڵێ. لیا لە پۆلیچەنی دەرچم بە حوت حوت هەر بژی سەرکەوتوی لیا باس لیا تۆ بیری کردوتەوە کە حوتیشتی تاو کرد هەشتیشی تاو کرد نۆشی تاو کرد دەشی تاو کرد دوانزەشی تاوا کرد ببی بەچی خۆم حەزم لە دکتۆریە بەڵام حەزم لێ کاری تازە شوێر بم لەگەڵەوە زۆر باشە کاتە ئەمڕۆ پێت خۆشە کە کاری ئەندازیاری فێرە بیت بەڵێ لیا کەواتە پێت خۆشە کە کاری نوێ تاقی بکەیتەوە لە ژیانتا بەڵێ. و زانیاریت زۆر زیاتر بێت بەڵێ کەواتە منیش پێم خۆشە کە مناڵەکانی هاوڕێم هەمویان زانیاری زۆر زۆریان هەبێت و لە بواری جیاجایە و بۆ ئەوەی کە یارمەتی هاوڕێکانی تریشیان بن ئەوانیش کە زانیاریان هەبێ ئەمڕۆژ چی فێربووی فێری هاوڕێکانی تریش بکە باشە؟ باش زۆر چاکە ماکەکە بێ بە هاوڕێکەی ترمان زانی ناوی چییە؟ من ناوم ئاندیە ئاندی لە پۆلیچەنی لە پۆلیسەم دەرچوون بۆ 4 سەرکەوتوبی ئاندی پێم بڵێ ئەمانە زۆر جوانن وایە؟ بەڵێ کۆمەڵێک ڕەنگی زۆر جیاوازیشی تایە من زۆرم حەز لەو ڕەنگانەیە اینجا هاوڕێ جوانەکانم ئاندی پێشتر بەشداری کردووە لەم خولەیە جیاواز لە سێ هاوڕێکی ترم بۆیە ئەو کۆمەڵێک زانیاری پێشتری هەیە جابا بزانین ئاندی لە پێشووترا چی فێر بووی من پێشتر فێرم چۆن سیارە دروستکەم و مانە و چۆن سەریعکی کەم و هێواشی زۆر باشە ئافرم هەر بژیت جا ئەمە نمونەیەکە کە ئەمڕۆ کاری لەسەرەکەین باشە کەواتە تۆ فێر بووی کە چۆن سیارە خێرا دروستکەی یاخود بە خاوی دروستی بکەیت و تەرکیزت باش بووە بەهێز بووی بە ئەندازیار بەڵێ ئەی پێت خۆشە کە گەورە بیبی بە ئەندازیارێکی گەورە لە مناڵیەوە ویستمە ویستوتە لە منداڵیەوە بەڵێ. کەواتە لە ئێستاوە کاری بۆ ئۆکەی بۆی کە گەورە ببی بە ئەندازیارێکی زۆر زیرەک و بەتوانە زۆرم پێخۆشە ئەنجە ئەو کاتە کە بەم شێوازە دروستیەکەی ئەو کات ئەبێ بە بلۆک و بە خشت و بە شیش و بینا دروستەکەیت و شقە دروستەکەیت و خان و دروستەکەیت و جامنی ژەمەوە بۆ لاو ئەڵم ئاندیەمانە و دروست کردووە ئەڵی بەڵێ من ئەوانم هەمووی دروست کردووە زۆر باشە سەرکەوتووی ئاندیگیان بەردەوام بە باشە؟ باش زۆر باشە تۆ ناو چییە؟ ئایا لە پۆلیچەنی؟ سێ سەرکەوتووبی ئایا تۆ ئەمڕۆ ئەبی بە ئەندازیار ئاگاد لێیە؟ بەڵێ پێت خۆشە؟ بەڵێ ئەی پێم بڵێ تۆ لە ماڵەوە یاریەکەیت؟ بەڵێ یاری چیەکەیت؟ یاریەکەکەی وەکو ئەم شێوازە بێت کە زۆر بیرکەیتەوە و وای لێ بێت کە کاتێکی زۆرت بوێ بۆی کە شتێکی زۆر جوان دروستکەیت؟ بەڵێ عادی چییە یاریەکە؟ لە ماڵە بخۆم ێ ناکێشم وێ ناکێشی هەربژی زۆر چاکە وێنی چیە کێشی زۆر؟ خانومانە خانۆ کەواتام هاوڕێم هەر بەهرەیەکی ئەندازیاریتیە بەڵام ئەم جارە وێنەی من بکێشە باشە دوایش بۆم بێنەرەوە بزانم جوان دەرەچێ باش زۆر چاکە ئایا بەڵێ ئەزانی من سەرنجی چیمە؟ خۆ تۆ تیشێرتەکەش هەر ئەم یاریانەیە ئەوە چۆن لەبەری کردو ئادی ئەستە سەر پێ بابوو بینم؟
ئادەی پشکەرەوە وای کاجوانە ئەوە چۆن زانی و ئێمە ئەمڕۆ باسی ئەواکەینەوەم جدە و لەبەر کرد سوتفە بوو زۆر چاکە ئەنجا ئێستا زانن چیەکەین ئەڕۆینە لای مامۆستاکە پێمانەڵێ کە پێویستە هەنگاوی یەکەم چی بکەین و چۆن دەست پێ بکەین بۆ ئەوەی کە ببین بە ئەندازیارێکی زۆر باش وەکو ئەوان بەتوانابین هەروەها وەکو ئاندیش کەوتی منە زانم شت دروستکەم ئەنجا دواتریش هەنگاوەکان دووبارە ئاکەینەوە ئێوەش هاوڕێ جوانەکانم ئەگەر بینەری ئەم بەرنامەیەن ئەتوانن ئێوەش لە ماڵەوە بە میکانۆکانتان یاریەکان بەم شێوازەی ئێمە دروست بکەن بۆ ئەوەی کە ئێوەش زۆر باش بن جابا دەست پێ بکەین چۆنی مامۆستایگەن باشی داواریان زۆر سپاس دەکەم خۆ بناسێنی من ناوم سایە ئەندازیارم و مامۆستای خولی ڕۆبۆتیک و پرۆگرامینیشم خۆشحاڵین بە هیوای سەرکەوتن بۆ ئێوە جا مناڵەکان ئێستا خەریکی دروستکردنی ئەو مۆدێلن ئەو بابەتن جا پێم خۆشە لەگەڵ تۆیە باسێکی ئەوە بکەین ئەم دەورەیە ئەم خولێ لەکەیەکەوە بەردەوامە چۆن دەستان پێ کرد چۆن بیرۆکەی ئەوەتان بۆ هاو کە ئەم خولێ بێنە کوردستان بەڵێ خولەکانی ئەمە دوو جۆر خولمان هەیە خولێکیان خولی ڕۆبۆتیکە لەگەڵ خولی پرۆگرامینمانەیە لە خولی ڕۆبۆتیکەکەیە مناڵەکان بە شێوازی لێگۆ مۆدێلە دروستەکەن لە هەروانەیەکە مۆدێلە دروستەکان بەڵام لەم وانەیە تەنها دروستکردنی مۆدێلەکە نیە ئێمە بە شێوازێکی ئەندازیارانە واتە فکری ئەندازیاریان ئەینێ دەربارەی ئەو مۆدێلە کە دروستی ئەەکەن هەر یەکەیان و تایبەتە بە فکرەیەک هەر یەکەیان و تایبەتە بە مۆدلێکی ئەندازیاری بەڵام لە خولی پرۆگرامینەکرا شێوازێکی ترە ئەوان زیاتر بابەتی ئایتیە واتە مناڵەکە بە کۆد یاریەک دروست ئەەکە کە دووشتی زۆر جیاوازن و هەردووکیشیان هی دوو براندی جیهانین براندێکیان کە هی ڕۆبۆتیکەکەیە ناوی یانگ ئینجینێرسە کە براندێکی ئەمریکی و هەتاکو ئێستا لە 52 وڵاتە هەیە واتە ئەندازیاری گەنج بەڵێ بەخۆی بەناوەکەی خۆیان واتە ئەندازیاری گەنج بەو ناوەیە براندەکە براندەکەی ترکە هینی پرۆگرامینەکەی ناوی لۆجی سکوڵە براندێکی هەنگاریە و تا ئێستا لە 22 وڵاتە هەیە بەڵام بۆ عێراق تاکو ئێستا ئەمە نەهاتۆتە عێراقەوە یەکەم جارە کە ئەم دوو براندەیەنە عێراقەوانێ و ئەم بابەتی ڕۆبۆتیک و پرۆگرامینە هەیە شوێنەکانی تر هەیەە ئەم بابەتی ڕۆ بەڵام وکو بران تاکو ئێستا نەهاتۆتە ناو عێراقەوانێ و شتێکی زۆر تازەیە بۆ ئێرە زۆر باشە دەست خۆش بێ زۆرم پێ خۆشەکە بۆ شێوازە گرنگی ئێم بە مناڵەکان و پێتان خۆشە بە براند ئەو بابەتانە بۆ مناڵەکان باسکەن و هەروە زانیاریان بنێ باشە مامۆستا لێرە هەتان بۆ قوتابیە کە لە سەرتاوە دەستی پێکردەوە و ئێستا ڕۆبۆتی خۆی هەبێ دروستی کردبێ بەڵێ مناڵمان هەیە ئێمە لە مانی دوانزەوانێ دەستمان پێ کردووە ئێمە بڵین لێ هەموو بڵین لێسنە ئەم پرۆگرامانی کە هەمانە لەبەرەو کاتێکی زۆری ئەوێت هەتاکو فێر ئەبێت و تاوی ئەکا وەکو منهەجی مەکتەب وایە ئەم شتانێک کە ئێمە هەمانە مناڵمان هەبووە کە لە سەرتاوە لەگەڵوانە بووە بەڵام ئێستا خۆی مۆدلێک دروست ئەکا یعنی ئێمە خۆشمان ئەوە نیە جاری وایە سیرەکەین چۆن توانیوێتی ئەمە بکە لە سفرەوە دەستی پێکردو بەڵام ئێستا ئەتوانێت زۆر مۆدل دروست ئەکا و فکریتیا بەکار ئەهێنێت زۆر باشە مناڵەکان تەمەنیان چەنە لە چەند ساڵەوە بۆ چەند ساڵ ئێوەری ئەگرن بەڵێ بۆ ڕۆبۆتیکەکە ئێمە لە 4 ساڵەوە هەمانە هەتاکو 16 ساڵ بەڵام هەر یەکەیان بڵین لە تەمەنی 4 ساڵ هەتاکو 6 ساڵ پرۆگرامێکی تایبەت بەخۆی هەیە ناوی بیگ بڵدەرسە لە تەمەنی لە دوای 6 ساڵەوانەیە هەتاکو 16 ساڵ هەر یەکەی بڵێ بەپێی تەمەنەکان جیاکراوەتەوانێ و پرۆگرامێکی تایبەت بەخۆیان هەیە زۆر باشە کاتە هەموو مناڵێک دەتوانێت بەشداری ئەم هەموو مناڵێک ئەتوانێت بەشداری بکە ڕاستە ئێمە زۆرتر بڵین لە مەکتەبە ئەهلیەکانە هەمان بۆ بەڵام مناڵی مەکتەبە حکومەکانیش ئەتوانن مناڵ لە هەموو
مكتبی حکومی بێ ئەهلی بێ کوردی بێ ئینگلیزی بێ عەرەب بێ یعنی موشکیلەمان نییە و ئەتوانن بەشدار بێن کە بیبەنە مەکتەبە کوردیەکانیش ئەکیدی بیرمان کردوتەوانێ بیبینە ئەو شوێنانە بەڵام وەکو ئەوەی بڵێ تازە تازەین جارێ بەڵام ئیتر لە پرۆگرامانەیە کە بیبینە ناو مەکتەبە حکومیەکانی شەوانێ دەست خۆش بە پێم خۆشەکە هەموو مناڵان بەشداری ئەم خولەکەن چکەوان لەیەکە کە بیرکەنەوە تەرکیزیان باش بێت و ببن بە ئەندازیارێکی سوودێکی زۆری هەیە ئەم پرۆگرامانە سوودەکانی زۆرێکی لەوانە ئەم پرۆگرامانە بە تایبەتی ڕۆبۆتیکەکە ئیش لەسەر هزری مناڵەکە ئەکا چۆن بە قەوت بێ خۆ دەزانی مناڵی ئێستا زیاتر خەریکی لایانی تەکنەلۆژیە ئایپادیان هەیە هەر هەموو کاتەکان بەوە ئەبەنە سەر بەڵام کە یەنە ئێرە و فێری ئەم ڕۆبچۆنێتی دروستکردنی ڕۆبۆتیکەکان ئەبن شێوازێکی ترە کارەکە لەسەر هزری ئەو مناڵە بەهێزتری ئەکا ئەوە نییە بەستەنها شتێک بێ یاریکی پێ بکەن نا ئەم ئێمە جاری وایە بەغەڵەت شتەکان پێڵین بۆی مناڵەکە خۆی بتوانێت ڕاستی بکاتەوانێ یاخود لایەنی لە ڕووی کۆمەڵایەتیەوانێ مناڵەکان زۆر لە یەکتری نزیکە بن لە بەرووی بە بەردەوامی کۆمەڵێ مناڵن پرسیار لە یەکتری ئەکەن ئەگەر شتێک نەزانن یەکتری ئەناسن مناڵی زیاتر ئەناسن ئەوە نییە تەنها لە ماڵەوە بێ گۆشە گیر بوو بێت و لەلای ئێوای هاتی ئەم براندانە بە تایبەتی ڕۆبۆتیکەکە براندە ئەم پرۆگرامێکمان هەیە تایبەتە بۆ مناڵانەی کە بڵین لایەنی تەندروستیان وەکو مناڵێکی تەبیعینین کار ئەکال تایبەتە بۆ مناڵانە کاتەوەکو چارەسەرێکیش بەڵێ بە ئەکیدی چارەسەرێکە بۆ ئەو مناڵانە زۆر باشە دەست خۆش بە زۆرم پێ خۆشە کە بۆ شێوازە گرنگی ئێم بە مناڵەکان بەهیوام کە هەموو مناڵێک بێتە ئەم خولانە و بەشداری بکەن و هەروەکو سوودەکانیشمان باس کرد بۆ ئەوەی کە سوودی لێوەربگرن ئێوەش جا با بڕۆینەوە لای مناڵەکان بزانین چیان دروست کردووە بابڕێت هاوڕێیان گەشتینە هەنگاوی کۆتایی و نمونونەکە یاخود ڕۆبۆتەکەی خۆمانمان دروست کرد جا ئێستا ئیشیشی پێکەین ببینن ئەمە ئەو یاریەیە کە لە شاری یاری ئەیبینن دوو کەس سەرەکەوێت و دواتر ئەخولێنەوە بەڵام دروستکردنەکەی بەپێی کەسەکان ئەگۆڕێ ئەمەی من تۆزێک خاوترا ئەم تۆزێک خێراترە ئەو زۆر خێرایە و لەمەیە بۆمان دەرەکەوێت ئەگەر بێت و بمانەوێت کە خێرای کەین ئەبێت ئەگەر خێرا بێ ئەم بەشەی کورتتر بێ بەڵام ئەگەر بەشەکەی ئەم بەشە درێژتر بێت چی لێت خاوترە بێتەوە وایە زۆر چاکە کاتە مامۆستا ئەم سێ قوتابیەی تر و بەخۆشمەوە باش بووین کە یەکەم جارمان بوو دروستمان هەمووتان زۆر باش بوون بەڕاستی ینی من تەسەوڕ بەکرد تۆزە خاوتر دروستیگەن بە زۆر باش دروستیان کرد ینی ماشەڵیان لەبە زۆر زیرەکن زۆر جوان فۆڵەوی هەنگاوەکانیان کرد ینی زۆر باش بوون کاتە ئێوە زۆر زیرەکن ئەگەر هەوڵەکانتان بەردەوامکەن و هەوڵ بن و تێبکۆشن باشە بۆی کە ببن بە ئەندازیارێکی زۆر باش باشە مامۆستا ئەندازیارێکی جیاواز زۆر جیاواز بیانی لە بەرووی ئەندازیار زۆرە بەس تۆ ئێستا گرنگەوەی جیاواز بی بە شوازێکی باش ینی ئەکی بە تەئکیدی باشە ئەمە چیمان فێرەکە پێم خۆشە لە کۆتاییە باسێکی ئەم نمونەیەمان بۆ بکەیت و
ئێستا لەم نمونەیە کە هەمانە ئێوە دروستان کردووە مۆدێلی کارۆسێڵەکەی حەسێکی با لەسەرماشیان ئاوای ئێستا بۆ منە یەکەمیان تۆ ئەتوانی هەر مۆدێلەکە هاتە بە شکڵێکی جیاواز دروستی بی بەس گرنگ ئەوەیە ئیش بکە گرنگ ئەوەیە تۆ بەڕاستی دروستیکەی ئێستا لەم ئەمەی تۆگە زۆ دیقەتی بی تۆزە شکڵیان جیاوازە یعنی مەسەلەن لە کورسیەکەیە لە درێژەکانیانە بەس ئەوەیە گرنگ ئەوەیە هەردووکی ئیشەکە ئەمە یەکەم من هەڵەگێڕاوە سەریانەوە بۆ خوارێ ئێستا تۆ ڕێگەیەک دۆزیتەوە ئەو کورسە چۆن وای لێ بکەم هەڵ نەگەڕێتەوە ئێستا ئیشی تۆ لێرە ئەوێ بیدۆزی تۆ بزانی چۆن وای لێ بکەم هەڵ نەگەڕێتەوە زۆر باشە ئەندازیارێکە بیری لێ زۆر جیاوازی یا مەسەلەن ئەندازیار هێڵێ من ئەم یاری لێرە دروست دەکەم حەز ناکەم زۆر سەریع بێ مناڵ سەرەکەوێ لەبەرەوەیە بەش قۆڵەکەی درێژەکە ئەڵێ با سێفتی زیاترکەم من مناڵ سەرەکەوێن حەز ناکەم زۆر سەریع بێ هەیەڵێ حەزەکەم زۆر سەریع بێ کورتیەکاتەوە یعنی مەجالێکی زۆر هەیە لە بواری ئەندازیاریە کە تۆ جیاوازی بکەی لە شتەکاندا بەستەوەی بەبێ بە شکڵێک بێ یەکەم سێفتی پارێزراو بێ و ئیشیش بکا شتەکە و یعنی تووشی ڕووداوێکی ناخۆش نەبی لە کاتی ئەوەی کە مەسەلەن سەریارێکە ئەکەوێت زۆر باشە دەست خۆش بێ فکرەکان لێرا کە لەم دەرسا فێرە بن یەکەم ئەوەیە ئەم بەشەکە دروستێکەن چۆن وای لێکا بەقوەتر بۆستێ پشتەکەی ئەوێ پشگیریەک هەبێ پشگیریەکی بۆ دروستەکە ڕینفۆرسێکە پشگیریەکی بۆ دروستەکە وای لێکە ئەمەتر لە قەلەقی کەمە بێتەوە بەڵێ کورسەکان کە دروستێکە خوتۆیەکی ئەخیریشی ماوە لێرە مەسەلەن قایشی بۆ دروستەکە بۆ لە بەرەوەی مناڵەکە دەرنەپەڕێ کە ئەیکەیتە ئیش وەکو ئێستا ئیشی پێەکە تەمام من ئەندی و ئەمیش یارمەتیاننا ماشەڵیان لێبێ زۆر بەتوانە بتوانیان هاوکاری منیشکەن بۆی کە منیش تەواوی کەم بەتوانی فکرێکی ترکە فێرە بن ئەوەیە کە بۆچی ئەم کە ئەخولێتەوە بۆ بەرەو سەرەوەیە هێزێکمان هەیە بەرەو دەرەوە ئیشەکە هێزێکمان هەیە بەرەو ناوە ئیشەکە سنتریفیوگل فۆرس لە ڕووی فیزیاییشەوە خوانەیەکی فیزیایی بەشی فیزیایەکێتی باڵێ زۆر هەموو بەشێک فێرە بێ بەشی زانست فێرە بێ بەشی ئەندازیاری فێرە بێ بەشی بیرکاری و بەشی تەکنۆلۆژیاش لە هەر بوانەیەکە فکرێک لە هەر بابەتێک وەرەگرێت زۆر چاکە ببینن ئەمڕۆ چەند سوودتان وەرگرت لە گەشتەکەمان ئێمە مۆدیلیشمان زۆرە ئەمە یەکێکن لە مۆدیلەکان کە مناڵەکە لە کۆرسەکە دروستێکە ئێستا توانین مۆدیلەکانی تریشتان پیشان بڵاکە شتێری مۆدیلەکانی ترەکەین کە یاری و تەکنەلۆژیای جیاوازتر بەکارهێنرا لە خۆیان پرسەزانە ئاسان بوو سەرەتاش زۆر دەستخۆشی بۆ مامساسایش کە هاوکاری مناڵەکانە کرد بە هیوام کە هەمیشە سەرکەوتوو هیوادارم سوودتان لێ وەرگرت بێت و فکرێکیان دەسیتا وەرگرت بێ لێەوەی زۆر سپاس بە دڵنیاییەوە سوودمان وەرگرتووە ئێوە چۆن بوو بەلاتانەوە ئاسان بوو زۆر توانین زۆر بە باشی دروستی کە ئەزانی زۆر جوانیش تۆش زۆر باش بووی ئاگام لێو بوو داوای هاوکاریشتە کرد لە ئەندیش هاوکاریە کردیوا بوو ئەندی تۆزانی زۆر خێرا دروستە کرد خێرا دروستی کرد بەڵام لەوانەیە خۆ بیرکەیتەوە لانێ خۆوا بیرکەیتەوە خاو بووبی بەڵام زۆر بە خێرایی پێش هەموومان کەوتیت و یارمەتی ئێمە چییە بە هیوام کە بەردەوام بی باشە لەم خولانە ئاخر هاوڕێکی تازەشمان ناسیوە بە دڵنیاییەوە وەکو مامۆستا ژووتی ئیسا ئێوە هاوڕێی تازەشتان ناسی زانیاری زۆر زیاتریشتان وەرگرت بە هیوام کە بەردەوام بن وی تۆش لە کۆتاییە زۆر خێرایەوە بۆ وایە بەڵام تۆزە خاوی کردەوە بۆی کە خەڵکەکە نەپەڕن باشە ناڵەکان بۆی کە سەلامەت بن زۆر باشە دەستان خۆش بێ وەک هەمیشە لە گەشتەکانمانە سوودمانگەیان و بە مناڵەکان بە هیوام کە ئێوەش سوودمەند بن لەم گەشتەی ئێمە و بینەرمان بووبن و هەروەها زۆر سپاسی مناڵپارێزی شەکەین کە کۆمەڵی گۆواری زۆر بە سوودی بۆ ئێوە ئامادە کردو و بیخوێنەوە باشە بۆەوەی کە بەردەوام تەرکیزتان زۆر باش بێت زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئەوەی کە گرنگی ئێم بە مناڵان بە هیوام کە بەردەوام بن و ناڵانی تریش بەشداری بکەن لەم خولانە بۆی سوودوایە کە زۆرترین کەس بتوانە لەم کۆرسانە بەشداری بێت لەبەر ئەوەی بەڕاستی یارمەتیانە ڕاستە بە هیوام منیش کە زۆرینەتان بتوانن بەشداری ئەم خولانە بکەن بۆ ئەوەی کە مناڵێکی زۆر بەتوانە و جیاواز و چالاک و زیرەکتان لێ دەرچێت وەکو ئێستا تا گەشتێکی تر بەخواتانە سپێرم با پێ کۆماڵاوای بکەین ماڵاوە